بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارەنووسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین کە تاکو ئێستا موچەی مانگینەوە کە تاکو ئێستا نەدراوە پێشبین دەکرێت لە سەرەتای مانگی 12 تا سەرەتای مانگی 12 700 ملیارەکە بگا و دابەشکرێت بەڵام سێ موچەی کۆتایی ساڵ تاکو ئێستا چارەنووسیان دیار نییە قسە لەسەر دەکەی سەرەوە پرسە دەکەین هەروەها پرسیێم وارکردنەوە یاسای بودجەش کە وا بڕیار بوو هەموار بکرێتەوە یاسای بودجەی عێراق بەڵام پێشبینی دەکرێت هەموارکردنەوەکەی دوا بکەوێت هۆکارەکەی چییە هەروە پرسی موچەی ڕاستەوخۆ پرۆژانش کە هەبوون بۆ پێدانی ڕاستەخۆی موچە لەلایەن بەغداوەوانیش تاکو ئێستا دەنگی نییە ئەمەش چی بەسەردێ هەروە مەسەلەی ڕێکەوتنی نەوتی و کۆمپانە نەوتەکان وایە تاوکو ساڵی داهاتوو ئەگەر حکوومەتی عێراق و هەرێم ڕێک نەکەون لەسەر پرسینەوەدا ئاکێشە بۆ یاسای بودجەش دروست دەبێت لە هەریەک لە بەڕێزان شیروان میرزا پەرلەمانتاری پێشوو عێراق لە ریژنەی دارایی هەروە یادگار سەدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت سەرسەرم پرسان دەکەی سوپاسی ئامادەمتان دەکەین مامۆستا شیروان بەخێر بن ئەگەر سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت سەبارەت بە موچە با لە 700 ملیارەکەەوە دەست پێ بکەین 700 ملیارێک ماوە بێت پێشبینی دەکرێت بە مزوانە بێت ئەوەی کەوا بڕیاردرا بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق 700 ملیاری بنێرە دوی ناردووە دانەیەکیان ماوە بە قەرز بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ دەرفەتە و سڵاو و ڕێزش بۆ بینەرانی خۆشەویست و بە خێراتنی مامۆسای بەڕێزیش دەکەم. طبعاً ئەو 700 ملیاری کە دوو دانەی هاتووە یەکەیان ماوە ئەوە بوو کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدرا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدرا وەکو قەرز بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێت تا ئەو کاتێک کە پاکتاوی حسابات دەکرێت. ئەو کاتە باسکرا کە ئەمە هی مانجی 9 و 10 و 11 لە بەغدا بەڵام بۆ حکوومەتی هەرێم بوو بە مانجی 7 و 8 و دەبێتە 9 ئەوەی کە ماوە لە چەند ڕۆژی داهاتوودا دێت هیچ گرفتی تێدا نییە بەڵام احتیمالی هەیە دەکەوێتە سەرەتای مانگی داهاتوو کۆتایی ئەم مانگە چەند ڕۆژێک دواکەوتن یان پێشکەوتن بەڵام دێت یعنی ئەوەی دەمێنێتەوە بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە سێ مانگی ترمان دەمێنێ موچەی فەرمانبەران بدا مانگی مانگەکانی 10 و 11 و 12 بۆ ئەم ساڵ بۆ ئەم مەبەستە سەرۆکی حکوومەت کاک مەسرور نامەیەکی ئاراستەی محەممەد شیع سوودانی کردووە سەرۆک وەزیرانی عێراق داوای قەرز کراوە بۆ ئەو سێ مانگەی تر یعنی بۆی حکوومەتی هەرێم بتوانێت موچەکان هەمووی بدات طبعاً تا ئێستا جوابی نییە نەخێر تا ئێستا وەڵامی نامەکە نییە و تەسەوڕ دەکەم جارێکی دیکە پێویستی بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و قەراری ئەنجومەنی وەزیران هەبێ سوودانی ناتوانێت مامۆستا خۆی ئەم بڕیارە تەسەوڕ ناکەم خۆی بتوانێت تەسەوڕ ناکەم خۆی 700 ملیاری تر بە قەرز زانی چۆنە لە مانجی 12دا دەبێ پاکتاوی حساباتی مانجی 2023 بکرێ بەس خۆ یاسای بودجە جێبەجێ نەکراوە پاکتاوی چی دەکەن مامۆستا یاسای بودجە لە مانگی 6 چۆتە بواری جێبەجێکردن تەماشایکە ئێمە هەندێک گرفتی حسابیمان هەیە باسی مەسەرەن کاریگەرە سیاسیەکان و پەیوەندی باش و خراپ و ئەمانە ناکەین باسی دەقە یاساییەکان دەکەین یاسای بودجە لە یەکێکەوە حسابە تا سیوێکی 12 بۆ ساڵی 2023 لە شەشمانجی یەکەم ئەوە بوو کە حکوومەتی عێراقی لە حسابات و کتاباتەوە بکە کوتیان حکوومەتی هەرێمی کوردستان قەرزار دەبێتەوە قەرزاربوونەوەکە چ بوو قەرزاربوونەوەکەەوە بوو تا 25 سێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە هەموو ئەمانە ئەم سێ مانگ و 25 ڕۆژێک کە لە یەکیەکەوە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بە سعری سۆمە لەسەر هەرێم حساب کراوە دوجار هیچ بڕەپارەیەک بۆ خەرجی کۆمپانیەکانی نەوت حساب نەکرابوو بۆ یەگەر دیقەت بدەیت هەموو ئەم پارەیە لەسەر حکوومەتی هەرێم بوو بە ماڵ بۆیە ئەوە بوو لە شەشمانجی یەکەم وتیان 2 تریلیۆن و حکوومەتی هەرێم قەرزار دەبەوە بۆ حساباتی کە بەغدا کردبووی وەکو باسم کرد خەلەلەکە چ بوو خەلەلەکەەوە بوو کە پشکی کۆمپانیا نەوتیەکان یان بەڵی مستحقاتی کۆمپانیا نەوتیەکان حساب نەکرابوو خۆتی فسایموتی 5 تریلیۆن قەرزدار دەبنەوە هەر لە شەشمانگی یەکەم ئەوە شەشمانجی یەکەم بوو شەشمانجی دووەم جیاوازە شەشمانجی دووەم بۆچی جیاوازە لەبەرەوەی لە شەشمانگی دووەمدا حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی بەڕێ نەکردووە هیچ بڕەنەوتێک نەفرۆشاوە و ئەگەر بینە سەر ئینفاقی فعلی خەرجی فعلی حکوومەتی عێراقی لە شەشمانجی دووەم جیاوازە لە شەشمانجی زیادی کردووە زیاتر دەکات کە زیاتر دەکات 12.67 هەرێمیش زیاتر دەکات کەواتە تەوقعات وایە بە دقیقی بۆ حسابات نازانین بەڵام تەوقعات وایە پشکی هەرێمی کوردستان لە شەشمانگی دووەم زیاتر بێ و ئیکتیفای ئەو حساباتە بکە کە ئەم 6 مانگە دەدرێت
ئەو جا شتێک دەتوانرێ ئەو قەرزی 700 میلیاری پێ بدرێتەوە بە تەسەوری من لەگەڵ داهاتی ناوخۆ باش لەگەڵ داهاتی ناوخۆ حساب بکرێ بەشی ئەو 300 میلیاریە و بەشی سێمانگەکەی تریش دەکات ئەگەر تەسفیە بکرێت ئەگەر پاکتاو بکرێ بەڵام بە مەرجێک بڕێک لە پارە بۆ طبعا مەسلەی کۆمپانیا نەوتەکان 2000 لەوانەیە مامۆستا زیاتر اختصاصی خۆیەتی و لە بوارەکە بتوانێت هیمان بکە یارمەتیمان بدە دەبێت مۆزوعی کۆمپانیا نەوتەکانیش بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ مستحقەکانیان حل بکرێ بەڵام بە تەسەوری من لە 6 مانگی دووەمدا ئەگەر پاکتاوێکی واقعی بکرێ بەشی ئەوە دەکات کە بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات سێمانگەکەی کە ڕۆیشتووە و سێمانگەکەی کەماوەش باش بەس بەڕە زووتە سوودانی نەوێت 300 میلیاری بە قەرز بنێرێ جا سوودانی طبعا یەکەم لەوانەیە هین دەسەڵاتی نییە وەکو دەسەڵاتی نییە دەبی بباتە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران و لەوانەشە بۆ خۆی بیەوێ بباتە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بۆی مەسئولیەتەکە بێتە دەستە جەمعی بەتەنیا مەسئولیەتی خۆی نەبێ بەشی زۆری ئەوانەی کە با بڵێن پێشتر یعنی چ وەزیری دارایی بوون چ سەرۆک وەزیران بوون بەردەوام لەلایەن بەشێک لە کوتلە عەرەبیەکانەوە ئیتیهام دەکران بۆی کە نەرمی دەنوێرن لەگەڵ هەرێمی کوردستان پارە دەنێرن بە قەرز پاکتاوی حسابات ناکرێ بۆ خۆ ڕزگارکردن لەوە یا ما بڵێن خۆ دەرباسکردن لەوانەیە بیانوێ پرسەکە بەرنە ئەنجومەنی وەزیران زارش دیکە بۆکو چۆن ئەو 700 میلیارد بڕیاری لێدرا ئەویش بەرنە ئەنجومەنی وەزیران ئەوجا بۆ ئەم سێمانگەی داهاتوو حکومەتی عراقی یا ما بڵێن ئەنجومەنی وەزیران جارێکیگە بڕیار لەسەر 700 میلیاریدا کەمتری دەکاتەوە چۆن دەبێن من نازانم بەڵام ئەوەی کە هەیە ئێستا سەرۆکی حکوومەت داوای لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەغدا کردووە پارەی تری بداتێ بە قەرز تا پاکتاوی حساباتی 2023 دەکرێت بۆی بتوانن موچەم سێمانگەشی پێ بدەن سوپاس دەکەم دێمە خزوەت مامۆستا یادگەر جەنابش بەخێر بەر لەوەی کە بچین سەر مەسەلەی کۆمپانیا نەوتەکان و پەیوەندی نەوت و بوجە بەیەکەوە سەبارەت بە نەوتی هەرێم ئێستا دیارە بەرهەمەکەی چەندە فرۆشرێ بە چەندە فرۆشرێ سلااو لە تۆ سلااو لە کاکشیروان و بینەرانی پێیان تەبیعی کۆمپانیا نەوتیەکان زۆرێکیان ڕایانگەیاندووە کە کەوتونەتەوە بەرهەمێنان هەر لە دوای وەستانی هەناردەکردنەوە بۆ مدەیەکی زەمەنی کورت لەبەرەوەی ئەمبارەکانیان پڕ بوو لە بەرهەمێنان وەستان دوایشە لە مانگی چوارەوە لە ناوەڕاستی مانگی چوارەوە بەعزی کۆمپانیا دەستی پێکرد و تاکو مانگی 6 و ئەخیریشیان لە مانگی 16دا فیشخاپور دەستی کردەوە بەرهەمێنان تەبیعی بەتوانای تەواوی کۆمپانیاکان دەست پێ نەکەوتەوە چونکە نەوتێکی زۆرە ئەبێ ساغ بکرێتەوە لەکوێش ساغکرێتەوە لە ناو بازاری هەرێمی کوردستانە ساغکرێتەوە ئەیرێ بە پاڵاوگەکان ئێستا توانین بڵین بە ئاستی نیوەی پێشوەستان کێڵگەکان و تۆزیە زیاتریش چونکە لە 150,000 بەرمیلی احتیمالی بگاتە 300,000 بەرمیلی ڕۆژانە لە مانگی پێشووە 25,000 بەرمیلی فیشخاپوریش زیایی کرد لە کێڵگەی تاوکی لە 16دا دەستکرایەوە بە بەرهەمێنانی ئەوێش شۆ سەرهێن لە هەمان کاتە دووسێ کێڵگەی تریش بە تەواوەتی وەستاون سەرتە گرێبەستەکەی کۆمپانیاکە ئەوێ هەڵی وەشێنێتەوە هەر شیڤرۆن و گەنەڵ ئەنەرژی مخاتەبەی حکوومەتی هەرێمیان کردووە کە ئەیانەوە بکشێنەوە لەو کێڵگەیە چونکە کێشەی جیۆلۆجی زۆرە و نایانەوە بەردەوام بن و لە سەرەتای ساڵیشان لە قەرەداخ کشانەوە و تەقتەقیش دیسان لە بەرەوەی بەرەمەکەی زۆر کەمە ئەویش دیسانەوە تا ئیسە نەکەوتۆتە بەرەمێنان کێڵگەکانی تر هەمویان بە ڕێژەیە کەوتونەتەوە بەرەمێنان بەزەوەی کە بەرز پێشبینێکی 300,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێ لە هەرێمی کوردستان یخۆ پێشتری شەر 400 بووە 425 بۆ 430,000 بەرمیل باش ئەی چی لێ دەکرێت ئەو 300,000 بۆ نمونە ئەم 300,000 جارێ 150,000 کۆمپانیای کارای پاڵێوێ باش بە پێی راپۆرتی خۆیان و ئەوکانی تریشی پاڵاو گەیلاناز ئەیکڕێتەوە باشێکی بازیان و دوکانیش ئەمانش نەوت ئەپاڵێون کەواتە لە ناوخوا ئەپاڵێورێ و بە سعرێکی نزم بە بازاری ناوخۆ ئەفرۆشرێ کۆمپانیەکان ڕایان گەیاندووە ئەو نەوتەی کە لەسەر سنگ بەرەمێنرێ نەوتێکی کوالەتی بەرزە بە 39 دلاری بەرمیلی بە 39 دلار بە بازاری ناوخۆی فرۆشن کە لە ئێستاە و لە چەند مانگی ڕابردووە سعری نەوت لە 80 دلار نهاتۆتە خوارەوە یعنی تۆ ئەگەر سەیری 40 دلاریش بکەی
نیوە قیمەتە لە 150 نرخی ناو و کێڵگەکانی تر لە 30 دلار و 31 دلارە ئەوانەی کە بازاڕی ناوخۆ فرۆشە لەبەرەوە نرخەکە زۆر هەرزانە فرۆشە و داهاتەکەی کەمە کۆمپانیەکان لێرە چیان کردووە کۆمپانیا نەوتەکان نیوەی ئەو بەرهەمەی نەوتەی بەرهەمەیانن ئەی فرۆشن خۆیان لە بازاڕی ناوخوا من هەفتەی پێش و لە دووهۆکەوە هاتم لەو ڕێگە شێخان و ئەوانە بینی کە چۆن تەنکەرەکانە چن بۆ کێڵگەکان نەوتەکە بارەکەن لەسەر بەرنامەی ئەوەی پارەکە ئەیەن ئەنجاچن نەوتەکە بارەکەن بۆ ئەوەی حەقدەسی خۆیان بەو شێوەیە وەرەگرنەوە چونکە هەناردە وەستاوە بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن ڕێکەوتنێکیانەیە لەگەڵ حکوومەتە نیوەی ئەو بەرنەوتەی بەرهەمەیانن بۆ خۆیانی بفرۆشنەوە حەقدەسی خۆیانی بەزداهاتەکەی ینی پێشبین دەکرێت باردووکیان بە کۆمپانیەکان و بە حکوومەت 300 میلیارێک زیاتر بێت کێشەکە لەوایە ئەمە زانین کۆمپانیەکان بڵێن بۆ خۆیانی ئەفرۆشن بەس ئەوەی تری حکوومەت بۆ کوێ ئەچێ لە پاڵاوگەکانە بۆکی ئەپاڵێورێ ئەوە دیار نییە ئیزیار نییە سەبوون وڵایەوە داهاتی نەوتە بۆ موچە وەکو داهاتی نەوتی دیار نییە نا داهاتی نەوتی تا ئێستا هیچ حسابێکی بۆ نەکراوە وازانم بەشێک لەوە ئەیرێ بە وەزارەتی نەوت بۆ جنوبی پاڵێون بۆ بەسرە بنە بۆ مووسڵ و پارێزگاکانی تر بەشێکی ئەکرێ بە پارەکەی بڵێن وەکو پارەکەی ئەکرێ ڕەبتی بە حکوومەتی هەرێمەوە نامێنەوە ئازانم دوای ڕێکەوتنەکەی کاکشیروانش لەگەڵ ماڵەوانەی هاوڕابێت چونکە حکوومەتی هەرێم ڕازی بووە کە هەموو ئەو نەوتەی بەرهەمەیەندرێ تەسلیمی کۆمپانیەکانی کە تەبیعی حکوومەت بێت تەسلیمی وەزارەتی نەوتیکە وەزارەتی نەوت تا ئیستا ئامادە نەبوو هەموو نەوتە وەرگرێ بڕێکی کەمی ئامادە بوو وەرگرێ ئەوەی کە تەسلیمی وەزارەتی نەوتەکە لەسەر هەرێمی کوردستان نابێ بە ماڵکەوە و پارە باش بەزەوەی تر دەبێتە بە ماڵ وایە ئەوە بەڕێز دەڵی 300,000 بەرمیل پێشبینی دەکرێت ئەوەن دەبێت 85,000 بۆ عێراق بازەوەکرێ ینی 210,000 بەرمیل لەناوخۆ حکوومەت و کۆمپانیەکە نایفرۆش بەتەکید ئەبێەوە کرێ بە ماڵ بەسەر یعنیەکەوێتە سەر ڕێکەوتنەکانی چونکە تا ئێستا حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستان ڕێک نەکەوتون ڕێکەوتنی نهاییان نەکردو مەبدەئی حکوومەت هەرێم مەڵێ من ئامادەم هەموو شتێک بەڵام ئەبینین کێشە لێرە کێشەی کۆمپانیا نەوتەکانە حکوومەت هەرێمی کوردستان ڕاستی بۆ بە هەموو مەرجەکان حکوومەتی عێراق ئەڵێ ئێمە ئامادەین بەڵام کۆمپانیا نەوتەکان ئەڵێن ئێمە ئامادە نین کێشەکەش لەوایە لە یاسای بودجە بڕێکی زۆر کەم بۆ حەقدەسی کۆمپانیا نەوتەکان دیاری کراوە کۆمپانیا نەوتەکان لە چەند مانگی ڕابردووە چەند جارێک بەیان نامەیان دەرکرد بە تایبەتی 6 کۆمپانیان کە بە ئایپیکور ناسراون ئەم 6 کۆمپانیایە نیوەی نەوتی هەرێمی کوردستان بەرهەمێنن باسی ئەوەکەن تاکو ئێمە مەرجە بازرگانیەکانی گرێبەستەکانمان دانی پیان نندرێ ئێمە ئامادە نین بەرهەمهێنان دەست پێ بکەینەوە ئەگەر تورکیا و عێراقیش ڕازی بێ ئێمە هەناردە دەست پێ ناکەینەوە ئەگەر زمانی شایستەکانی ڕابردوو و شایستەکانی ئایندە باسی ئێستا ناکەن بۆچی چونکە ئێستا و نەوتەی بەرهەمیانە شایستەکانی خۆیانی لێوەرەگرن بە شایستەکانی ڕابردوو مەبەست لە 3 مانگی کۆتایی ساڵی پار و 3 مانگی سەرەتای ئەم ساڵەکە تا ئێستا وەریان نەگرتووە لە حکوومەتی کوردستان تەنها ئەو 6 کۆمپانیایە نزیکی 1 میلیارد دلار وەکو شایستەی دارایی کە وەریان نەگرتووە وەکو ئەوە قەرزی ئەو 6 مانگەی لای حکوومەتی هەرێمی کوردستانی کۆمپانیا نەوتیەکان طبیعی ئەمە تا ئێستا نازانرێت کێ ئەیراتەوە حکوومەتی هەرێمی کوردستانە یاتەوە یاخود کۆمپانیا یاخود وەزارەتی نەوتە یاتەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان کاک هاوڕێم باسی کرد کە تا مانگی 3 نەوتی فرۆشتووە نەوتی فرۆشتۆ و پارەکەشی وەرگرتووە بەڵام ئەو پارەیە نەیراوە بە کۆمپانیا نەوتیەکان ئایا ئەمە تەسفەیەکرێ لەگەڵ وەزارەتی مالیە بزان بایی چەندەکەوێت و چەند ناکەوێت ئەنجائەن چونکە لە وەزارەت لە میزانیا حەقدەسی کۆمپانیەکان بە 6 دلار و شتێ دیاری کراوە لە کاتێکە جەناب تەزانی هەر بە پێی راپۆرتەکانی دیلۆیت حەقدەسی کۆمپانیەکان گواستنەوە نزیکی 22 دلار بۆ 23 دلارە بەس بەرهەمیێنان و قازانجیان یعنی ئەو خەرجەی کە کردویانە لە کێڵگەکانە و ئەو قازانجایی کە دەستیانەکەوێت لەو پشکەی هەیەیانە 22 دلارە بە پێی ئاخرین راپۆرتی دیلۆیت گواستنەوەش 6 دلاریە چێتە سەر ئەکاتە 31 بۆ 32 دلار بەڵام ئێستا ئاستەنگی زۆری ماوە ئێستا ئاستەنگی سەرەکی ماوەتەوە حەقدەسی کۆمپانیەکانە کە چۆن چارەسەرەکرێەوە چارەسەرکردنیشی ئەم خاڵێ بڵێن بە پێی یاسای میزانیە ناتوانن هیچ پارە زیایەک لە دەرەوەی میزانێ بێن ئیلا تعدیل بکرێت لە یاسای بودجە و یاسای بودجەش ئەبێ ئەخیری ساڵە ئەگەر بکرێت پێش کۆتایی ساڵ ئەو تعدیلە هەوڵ بن بیرن بەڵام سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا شیروان سەبارەت بە ئەو نامەی مەسەوە بارزانانی یەکیان ئەوەی کە بەرەزوتت داوای کرد و 700 میلیاری بدرێ تاکو ئێستا وەڵامینە ئەی بۆ هەمواری یاسای بودجەش چونکە من پرسیام لە پەرلەمانتارەکان کرد تا ئێستا سوودانی هەموارەکەی نەناردووە بۆ پەرلەمانی عێراق ئێستا پەرلەمانی عێراقی لە وەرزی بڵێن پشووی یاسادانانە
بەڵێ طبعا مەسلەی لە تطبیقی یاسای موازنە دەرکەوت کە هەندێک نەسی قانونی ڕێگرە ینی هەندێک نەسی قانونی ینی ئەوەی کە مەسەلەن زۆر باسمان لەوە کرد کە هەندێک نەس هەیە لە ناو قانونی موازنە دوایی دەبێتە بربەست لە بەردەم سەرفکردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی با بڵێن ئاسان لە تطبیقدا دەرکەوت کە بەڵێ هەندێک بڕگە و هەندێک مادە ڕێگرن لەوەی کە پشکی هەرێمی کوردستان بە تەواوی بنێردرێ یەک لەوانە ئینفاقی فعلیە یەک لەوانە مەسلەی پشکی کۆمپانیا نەوتەکان و خەرجی دەرهێنانی نەوتە ڕێکەوتن لەسەر داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆیە ڕێکەوتن لەسەر داهاتی ناوخۆیە چۆنێتی تەصفیە حسابات هەموو ئەمانە پێویستی بە تعدیل هەیە طبعا تعدیلەکە دوو ڕێگای هەیە یان ئەوە تا دەبێ حکوومەت خۆی داوای تعدیل طبعا یاسای موازنە بۆ خۆی لە بەرگەیەکدا باسیەوەی کردووە لەبەرەوەی بۆ 3 ساڵە بۆ 2 ساڵی داهاتوو هەر کاتێک بە پێویست زانرا بە پێی ڕێکاری یاسای خۆی دەکرێت داوای تعدیلی بکرێت یعنی من ڕێگای ئەوەی داوە دوای ئەوە دوو شێوازی تعدیلەکە هەیە یانەوە تا دەبێت حکوومەت خۆی داوا بکە حکوومەت بە پرۆژه یاسایەک داوا لە پەرلەمان بکە کە تعدیلی ئەم یاسایی بۆ بکەن یان ئەوە تا پەرلەمانتاران لەناو ئەنجومەنی نوێنەرانەوە داوای تعدیلەکە بکەن طبعا پەرلەمان لە نۆی 11 بۆ نۆی 12 بۆ نۆی 1 دەبێت دەکەوێتە عوتڵی تەشریعیەوە باش ئەو ڕۆژێک کە حەلبوسی قالەکرا و دوورخرایەوە لە پەرلەمان پێم وابێ یەک کۆبوونەوەی نایاسایی بوو یەک کۆبوونەوەکە بۆ ئەوە بوو کە ماوەی تەمەنی پەرلەمان یان با بڵێن فەسلی عوتڵی تەشریعی لە 2 مانگۆ بکاتە مانگە یعنی تا نۆی 12 درێژی کاتەوە ماوەی دەوامی پەرلەمان فرای ئەوە نەکەوت ئێستا ڕێیەکی دیکە هەیە کە هەر چۆنێک بێدایانەوەی عوتڵەکە دەست پێ بکات لەبەرەوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان دەستی پێکردو و لەوە چێ زۆر عملی نەبێت لەو کاتەدا چکە هەموو پەرلەمانتارەکان سەر بە ئەحزابی سیاسین و سەر بە کوتلە و هێزە سیاسەکانن کە ئێستا لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردندان بۆ ئەنجومەنی پارێزگاکان کەواتە ئێستا ئێمە دەکەوینە بەر حاڵەتێک کە مەگەر بە دانیشتێکی نایاسایی يعني بابلين ناسایی يعني ناسایی عفو داوای هەمواری یاساکە بکرێتەوە ئەگەر نا ئێستا دەکەوینە عوتڵی تەشریعیەوە دەکەوێتە دوای نۆی دەکەوینە دوای نۆیە کە دەکەوینە دوای نۆیەک ئەو کاتە تەخیر دەبین ئەمە بۆ خۆمان جارێ مشکلی 3 مانگی ئەم ساڵمان هەیە داخلی ساڵی تازە ببین تعدیل یاساکەمان نەکرد کاتە مانجی یەکیش دوا دەکەوین احتیمالی هەیە مانجی دووش دوا بکەوین یعنی چکە دەخایەنێ ئەمە بەدڵنیاییەوە مەسەلەی تعدیلی موازنە جارش کە بێتەوە پەرلەمان ئەوەی لێ پەیدا دەبێت ینی فێڵی لێ پەیدا دەبن لەوانەیە زۆر بڕگەی دیکە هەبێت زۆر لایانی سیاسی دیکە خۆیان بۆ مەڵاز دابێت داوای تعدیلەکەی بکەن هەر ئەوەندە دەرگاکەت کردەوە بەس پێ دوای مامۆستا بچنە ژێرباریەوە ئەگەر لە دوای بۆ هەموارەکە ئینفاقی فعلی لابەرن کێشەی نەوت چارە سەر بکرێت داهاتی ناخۆچکە ماوەیەکی زۆر لەبەردەستدا بوو لە مانگی شڕۆکە یاسای بودجە بە حساب بچێتە بواری جێبەجێکردنەوە ڕێنمایی بۆ دەرچوو بەڵام نەکێشەی نەوت چارە سەرەکە ناڕێکەوتن ئێستش لەسەر داهاتی ناوخۆ لە بینی هەرێم بەغدا ڕێکەوتن نەکراوە دەزانانی ئێمە لە باشترین حاڵەتدا باس لە نیەتی ساف دەکەین باش ئەگەر نیەتی ساف هەبێ بۆ چارە سەرکردن ئاسانە ئەگەر نیەتی ساف نەبێ بۆ چارە سەرکردن و بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی کە هەیە بەدڵنیاییەوە بەهانە زۆرە بەهانەی پێ بگرن بەڵام گریمان گەیشتینەوە قەناعەتی ئەوەی کە ئێستا دەیبینین زەختێکی ئەمریکا هەیە تورکیا تقریبا خەریکە دێتە ژێربار هەرێم و بەغدا خەریکی ڕێکەوتن و وەزیری نەوت لێرە بوو لە هەرێم بوو لەسەر هەناردەکردنەوەی نەوت خەریکی گەیشتن بە سیغەیەک هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکات و داهاتەکەی دەچێتە ناو خەزەنی حکوومەتی عراقی من پێم وایە دەرگایەکی باشتر دەکاتەوە بۆ ڕێکەوتن لەسەر مەسەلەی موازنەش مە خاڵی یەکەم خاڵی دووەم لابردنی ئینفاقی فعلی یان دەستکاریکردنی تەسەور دەکەم هەوڵێکی دیکە هەیە بۆ ئەوەی مەسەلەی موچە باشە لەو مەعمەعەیە دەربێنێ یعنی عراقیش بۆ خۆی گەیشتەوە ئەو قەناعەتەی هەرێمیش دەیەوێ هەر چۆنێک بێ مەسەلەی موچەی فەرمانبەران چەندە جا بەداهاتی ناوخۆوە بەبێت حتمما بەداهاتی ناوخۆ بەبێ داهاتی ناوخۆ نایکەن یعنی بە تەواوی چەند دەبینێرن بەرمنەوەی کە بەسەرە بەرمنە ئێستا 320 میلیارد حساب کراوە لەگەڵ ئەوە مەسەلەی موچەی فەرمانبەران چارەسەر بکرێت لەو مەسەلەی ئینفاقی فعلی و مەسەلەی نەوت و ئەوانە دەربهێنرێ لەوانەیە یەکێک بێ لە بە چارەسەرە مامناوەندەکان هەم بۆ هەرێم باشە هەم بەغداش لەو ئیحرازیە دەردەچێت کە ئێستا نەوت لە بەردەستی بەغدا و خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەری موچەخۆری هەرێمی کوردستان موچەی نییە بۆ یەک لە بابڵین هەوڵەکان ئەوەیە بەڵام وەکو باسم کرد دەبێت پێش
مانجیەک بەڕاستی لایەک دەبێت چی بکرێت شانی سەبەنکی بداتە بەر. پەرلەمانتار یعنی بەسەرە بەنمونە ئێستا هەرێم چییە؟ ئێمە بەسەرە بنیان ئەوە تا دەبێت لە ڕێگای حکوومەتی عراقی و لە ڕێگای حکوومەتەوە داوای هەموارەکەی بکەین یان لە پەرلەمان داوای بکەین. لە پەرلەمان دەکرێت پەرلەمانتارە کوردەکان بە هەموو فراکسیۆنەکان داوای کۆبوونەوەیەکی نائاسایی و تعدیلی پەرلەمانتار دەتوانێت داوای کۆبوونەوەی ئاسایی بکە. بەڵێ 50 پەرلەمانتار دەتوانێت داوای کۆبوونەوەیەکی نائاسایی بکە یان ئەوە تا لە ناو ئەنجومەنی وەزیران بە تەسەووری من لەوانەیە لە ئەنجومەنی وەزیران ئاسانتر بێت لەبەرچی لەبەرەوەی یەک دائما ئەنجومەنی وەزیران جیاوازە لە پەرلەمان ئەنجومەنی وەزیران کوتلەیەکی موحەدترە یعنی دەنجی ناڕازی و ناتەبایی کەمتر تێدایە وەکو ناو پەرلەمان ناو پەرلەمان حاڵەتەی نۆرمەڵە لەبەرەوەی هەموو حیزبی سیاسی و تەمسیلی جهەی سیاسی دەکەن و ئاساییە بەڵام ناو حکومەت نابێت حکومەت کوتلەیەکی یەکگرتووە دەکرێت لەوێ داوای بکەن و دەکرێت تەحدیدی مادەکانی کە تعدیلیش دەکرێت حکومەت دەیەوێت کام مادانە تعدیل بکە ئەوەش داوا لە پەرلەمان بکات بە پرۆژه ئاساییەک بینێت. دوای لەسەر موشەی ڕاستە و خۆش دێمە خزمەتت مامۆستایەت کرد سەبارەت بە ئاستەنگەکان ئێستا 8 مانگە بڵین نەوتەکە وەستاوە نزیکی 8 مانگە ئێستا هەستەنگی هەر سەرەکی تەنە خەرجی کۆمپانیا نەوتیەکانە یاخود کێشەیە لە بینی تورکیا و عێراق یاخود ئێستا عێراق زەرێکی و تۆ دەکە کە نەوتیێرەیان ڕاگیراوە؟ تورکیا مانگی پێش و دووسێ ئاماژەی نارد کە ئێمە ئامادەین و چێکی بۆریەکانمان تەواو کردووەتەوە چاوەڕێیەکەین عێراق دەست پێ بکاتەوە عێراقیش و توێتی ئێمە ئامادەین عێراقیش و توێتی ئامادەین و هەفتەی پێشوش وەستی وەفدی وەزارەتی نەوت و سۆمۆ لە هەرێمی کوردستان بوون و هەر سەرەتا هاتووتی لە ماوەی 3 ڕۆژە هەناردە دەست پێکاتەوە بەڵام تەبیعیەوە زۆر وەکو چۆنەڵی زۆر با بڵێن ئەمەلێکی زۆری یا کە خۆی زۆر واقعی نەبوو بەڵام ئەگەر ئیرادە هەبێ وەکو کاک شیروان باسی کرد شتەکان زۆر ئەوە ئاستەنگ نین یعنی شتەکانیش ئەوە زۆر قورس نین حتا ئەوەی کە وەزیری نەوت باسیەکە کە گرێبەستەکانی هەرێمی کوردستان ناگونجێن لەگەڵ یاساکانی عێراق و دەستوری عێراقا و عێراق خۆی گرێبەستێکی هەیە پێوترێ جۆری گرێبەستی مشارەکە لە قازانجا لە ئەرباحە جیای لەوەی هاوبەشیکردن لە بەرهەما لە هەرێمی کوردستان چونکە کێشیان لەگەڵ هاوبەشیکردن لە بەرهەما هەیە کە کۆمپانیاکان شەریکە لە بەرهەما چونکە مادەی 111 وابزانام لە دەستوراڵێ کە نەوت مڵکی هەموو عێراقیەکانە بە هەموو پارێزگاکانیەوە کەواتە تۆ کۆمپانیایەکی ئەجنەبی تێناوتە کردوتە بە شەریک لەگەڵ خۆتا بەڵام ئەما گەر وردی کەینەوە بۆی یعنی زۆر ئاسان ئەتوانین لێی دەرچین با بزانین هاوبەشیکردن لە بەرهەما کۆمپانیاکان فەرقی چییە لەگەڵەوە لە گرێبەستی هاوبەشیکردن لە بەرهەما ئەوەی کە ئیسە لێرەیە حکوومەت مڵکانەیەکی هەیە کە لە سادەی هەموو بەرهەمەکەیە پاش ئەوە خەرجی کۆمپانیاکانی لێ دەرەکرێ پاش ئەوە قازانج ئەمێ ئەو نەوتەیە مێنێتەوە قازانجە ئەو قازانجەیە بەشەکرێ لەگەڵ کۆمپانیا نەوتەکان و لەگەڵ حکوومەتە لە گرێبەستی مشارەکە لە قازانجە تەبیعی مڵکانە نییە چونکە حکوومەت خۆی صاحب هەموو شتێکە ئەوەی کە ماسی کرد لە هەرێم مڵکانە هەیە کە لە سادەیە بە لە بەغا یەکسەریەتە سەر خەرجی کۆمپانیاکان لەمەی ئێرەشا دیسان خەرجی کۆمپانیاکان هەیە لە گرێبەستی خزمەتگوزاریشە خەرجی کۆمپانیاکان هەیە یعنی ئەمە شتێکی جیاواز نییە چونکە جۆری ئەو گرێبەستانە هەمووی ئەوەی تایە کەواتە لێرە خەرجی کۆمپانیاکان هەیە لەوێ خەرجی کۆمپانیاکان هەیە ئەوەی ئەمێنێتەوە لە گرێبەستی با بڵێن هاوبەشیکردن لە قازانجا ئەو قازانجەیە تەوزیعەکرێ کەواتە لێرەش هەرو قازانجەیە تەوزیعەکرێ بەس ناوەکەی گۆڕاوە لەوێش هەرو قازانجەیە تەوزیعەکرێت تەبیعی بە معادلەیەک زیا و کەمیەکەی ئەکەوێتە سەر کۆمپانیاکانی حکوومەتی عێراق دەتوانێت زۆر بە ئاسانی بە شەرحکردنی ئەمە چونکە کۆمپانیا چیەوە کۆمپانیایەوە پارەی خۆی وەرگێ ئەو خەرجەیە کە کردوێتی و قازانجەی کردوێتی وەریگرێ ئیتر ناوێنەی هەرچیەک کۆمپانیا کێشەی نابێ ئەگەر پارەکەی وەرگێ کەواتە بە گۆڕینی ناوەکە ئەگەر ئیرادە هەبێ بیانەوە ئەو مەسەلە زۆر بە ئاسانی حەلەکرێ ئێستا کۆمپانیەکان دایانەوێت لەگەڵ عێراق ڕێکەوتن بکەن ئێستا لەمە دووە لەگەڵ هەرێم مامەڵە ناکەن چۆنەوە ئێستا تەنها هەناردەک فرۆشی نەوتی هەرێمی کوردستانی راوە بە حکوومەتی فدرال بەرهەمێنان و ئیدارەکردنی لای ئێرەیە بەڵام حکوومەتی فدراڵی کێشەی لەگەڵ جۆری گرێبەستەکانە هەیە خاڵێکیان و خاڵی دووەمیشیان چونکە کۆمپانیاکان ئەوەمان لەبیر نەچێت ئەمە ئەو گرێبەستانێکەیە لەگەڵ هەرێمی کوردستانە دوو لایەنن ڕێکەوتنیان کردووە و ئەم دوو لایەنە ئەبێ ئیلتیزامی پێوە بکەن و هەڕەشەیان کردو کۆمپانیاکان لە 3 مناسبەی جیایە کە بەیاننامەیان دەرکردووە کە ئەگەر گرێبەستەکانمان وەکو خۆی تەطبیق نەکرێ
کێشە دروستەکە کە کێشەی دروست کرد هەر گرێبەستەکان ڕێوشێنی چارەسەرکردنی کێشە بۆ عێراق و زیان بۆ هەرێم تەبیعی بۆ ئەو بۆ هەردوو تەرەفی گرێبەستەکەیکە کە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستانیش ئامادەیە بە هەموو شێوەیە کەواتە تۆپەکەکەوێتە قاچی حکوومەتی عێراقەوە چونکە هەرێمی کوردستان ئەوەی کە لە سەرشانی بۆ بە پێی گرێبەستەکان چونکە لە کاتی ناکۆکیە کە دروستە بێ ئەبێ وتوێش بکەن دوو تەرەفی نەکە ینی لە مادەی 42 گرێبەستەکانە لەوە مادەی 43 دیاری کردووە کاتێک کە کێشە دروستە بێت لایەن تەرەفی ئەطرافی گرێبەستەکەەوە چۆن چارەسەرەکرێ یەکەم ئەوەیە کە ئەبێ یەکتری ئاگادارکەنەوە بزان خەلەلەکە چییە دووەمیان ناوەندگیریەکە گرن سێمیان پەنابەن بۆ دادگای نێوبژیوانی ئەم ڕاگەیانانەی کە کۆمپانیەکان ئەیڵێن و ئەڵێن ئێمە ئەگەر وەکو خۆی جێبەجێنەکە پەنابین بۆ دادگا هەمووی ئەو خوتواتانەیە کە لە گرێبەستەکە هاتووە لایەنی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادارەکەنەوە ئەڵێن ئێمە گرێبەستێکمان لەگەڵایە ئەبێ لەگەڵ ئێمە ڕێکەوتن بکەن چونکە ئێمە تەرەفین ئەبێ ئێمە مشارەکەمان پێ بکرێ نەوەکو ئەوە ئیهمالکەین ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان کە کاتی ئەچێ بۆ دانیشتن لەگەڵ وەزارەتی نەوتا لە با بڵێن سەب کۆنشزمانیدا لە لا شعوریا ئەوە هەیە کە گرێبەستێکی هەیە لەگەڵ کۆمپانیەکانە ئەبێ هەر ڕێککەوتنیەکەکان مطابق بێ لەگەڵەوە بەڵام مشارەکەی کۆمپانیا نەوتەکان زۆر گرنگە بۆ ئەوەی ڕەزامەندیان پێبێ دوو ڕۆژی تر نەچن شکاتت لێ بکەن لە دادگایەکی نەودەوڵەتی بڵێن مافی ئێمە خورا و پێشێل کرا و زەرمەند بووین لێ ئەو وەختە کێشەی گەورەترە دروستە بێت چونکە بە پێی یاسای ئێرە ناوبژیوانت ناکەن هەر بە پێی گرێبەستەکان بە پێی یاسای ئینگلیزی ناوبژیوانی دەکەن بە پێی لە دادگای نێوبژیوانی لەندەن لەبەرەوە گرنگە بەشداریکردنی کۆمپانیا نەوتەکان لە هەرو توێژێکە لە هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ حکوومەتی فدراڵە و شایستەی کۆمپانیەکانە کە خاڵەکەی ترە کە زۆر گرنگە بەلایەنەوە و ڕازینین و چەند جارێکیش ڕایانگەیاندووە کە نازانین ئەم 6 دلار لە کوێ هاتووە لەسەر چی قیاس کراوە ئێمەش تا ئیستا نازانین ئەم 6 دلار چونکە من وەکو ئەگەر کەسێکی وەکو ئەکادیمیە قسەت بۆ بکەم بەبێ هەموو شتێکی تر جۆری گرێبەستەکان جیاوازە ئەبێ ئەوە تێبگەن کە مادام جێری گرێبەستەکان جیاوازکە ئەبێت تعامل لەگەڵ گرێبەستەکان سێسێم بەداچوونێکمان کردبوو لە کابینی نۆت 1 ملیارد دلار داهاتینەوت بووە 26 ملیاری بۆ خەرجی و بۆ قەرز ڕۆژووە حکوومەت خۆی 4 ملیاری بۆ ماوەتەوە ئەم بڕە زۆر کەم بەتاکیت من لەگەڵ جەنابیشتەوە لە چەند بۆنەی تریشە قسەمان لەسەر خەرجی کۆمپانیەکان هەیە خەرجی کۆمپانیەکان و حکوومەت ئەتوانم بڵێم وەزارەتی سامانە سروشتەکان لە زۆر حاڵەتە ئاگاداری نەبووە و نەیزانی وەچیکاوە ئێمە لە ڕۆنبین چەندین راپۆرتمان لەسەر راپۆرتەکانی دیلۆیت کردووە قەلەلەکانمان تیا دەستنیشان کرد کە مانگی وا هەبووە کۆمپانیا پارەی وەرگرتووە وتەبێژی حکوومەت و توێتی شایستەی نەبووە کە کاتێ شایستەی پارەیەک نەبوو بێ وەریگرێ تۆ چۆن ئەڵێ ئاگاداری خەرجی بووی چۆن ئەڵێ ئاگاداری جێبەجێکردنی بنوودەکانی گرێبەستەکە بووی لەبەرەوە کێشەی گەورە هەبووە لەدا وەزارەت لە کێڵگە نەوتیەکان و لە ئیدارەدانیا لەبەرەوە بەشێکی زۆری ئەو پارەی کە کۆمپانیەکان وەریەگرن خەرجیە ئەو خەرجیە دەست بڵاوەیە لە دەبێ ئاوە تاکو گەورەترین شت لەسەر حکوومەتی هەرێمە کۆمپانیا سەرفێکە خنجەر لەکایە هەر چۆنێکەکە هیچ مراقبەیەکی بەسەرەوە نەبێ کە دەبێ ئاو بە لە عێراقیش وایە دەبێ ئەو بە 2000 بۆ 5000 دلار حسێب کراوە 5 دلار بۆ 2 دلار حسێب کراوە لە کاتێکە لە بازارە تۆی کڕی بە 250 بە یەک دەبێ ئاو یعنی ئەمانە خەرجیەکی زۆر نەمەوەکو نمونەیەکە یەنین مهندسێکی خۆماڵی کە لە کێڵگەکانە ئیشەکە لای زۆری کرێکەی مانگی 5000 دلارە یەکێکی ئەکسپارت یعنی 55000 دلارە یعنی یەک لە سەردەی ئەوەیە ئەمانە هەمووی خەرجین لە کێڵگەکانە ئەڕۆن واکە لە نەتیجا ئەو پارێک کە لە داهاتی نەوتێتەوە ئەڕۆ بۆ خەرجەکانی تاکو بابەتێکشی نووسی بوو باسیوت کرد بوو کەنەوتی هەرێم بۆتە مەسەلەی پشتکەند و ئەو شتێک کە لە پشتکەند و دایدەنێ ئێستا هاتوتەوە ینی سەرکەند و یاخۆتەر ئاوا بێباخە ینی ئێستا لای عێراق بۆ هەنادەکردنەوە تەبیعی ئەمە بێ سەیری بزانین عێراق لە چ حاڵەتێکە لە کاتی هەنادەکردنی نەوتی ئێستا سعری نەوت بودجەی عێراق لەسەر 70 دلار دیاری کراوە لەو کاتەوە کە بودجە پەسەند کراوە نرخی نەوت لەسەر و 70 دلارەوەیە و لەو کاتەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان وەستاوە بۆچی چونکە تۆ لە سانیوی دابینکردنی هەموو جیهانت وەستانەوە کەواتە عێراق بەشێکە لە ئۆپیک پلس کە هەوڵیان هەناردەیان کەمکەنەوە یاخود تەحدیدیەکەن بۆیە کاتێککە تۆ کەمت خستە بازار سعر بەرزە بێتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان عێراق توانیوێتی بە پێی راپۆرتەکانی وەزارەتی نەوت و سۆمۆکە بڵاویە کاتەوە بەشێک لەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی گیانە ڕوا لە جنوب بۆ تەعویزیکە و هەناردەی زیاد کردووە لەوێش هەناردەی زیاد کردووە ڕاستە نەگەشتوێتەوە ئاستی کە ئێوێ بەڵام
تۆ لە کاتێکان نەوت کەم هەناردە بکەیت بەڵام داهاتی زیاتر دەستکەوێت پێویست دەکات زیاتر هەناردە بکەیت و داهاتی کەمتر دەست پێ بکە لەسەر ئەو بنەمایە عێراق ڕاستە وەکو گشتی سێریکەی زەرەرەکە داهاتی کەم دەستەکەوێت لەبەرەوەی نەوتی کەمتر کردو بەڵام ئەگەر سعری نەوتەکەی زیاتر بێ زۆر بەلایەوە مهم نییە ئیسە فایز هەیە ئیسە فایز هەیە لە خەرجیان ڕاستە لە بوجا کورتێنان هێناوە ئیسە سەرڕێژ هەیە لەو پارەی کە حکوومەت تا ئیسە خەرجی کرد ئێستش جددینی عێراق لە هەناردەکردنەوە عێراق پەلەی نییە عێراق کاکشیروان ئاماژەی بەوە کرد لە بەردەم ئینتیخاباتان هەر یەکە ئەوەیە دەستکەوتی خۆی ئەگەر ڕێکەوتنی بکات لەگەڵ هەرێمی کوردستانە بە شێوەیە بیفرۆشێتەوە زۆرترین قازانجی لێ بکات. مامۆستا سەبارەت بە هەوڵێک کرد بوو بۆی کە ڕاستەوخۆ عێراق موسەبدا فەرمانبەران ڕۆشتن بۆ بەغدا هەندێک پەرلەمانتاران واژۆ کۆکرایەوە ئەو بەرگەی یاسای بوجە هەبوو دەتوانرێت ماوەڵی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگەکان بکرێ بۆچ تاکوێسەیان دیار نین بڵێن سەر بگرن وڵا طبعا سەبارەت بەوەی کە ئەو بڕگەی کە لە بجەدا هەیە ئەو بڕگەیە کاتێکە کە شایستەدارایەکان لە بەغداوە هاتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان خەلەل لە دابەشکردندا هەبوو ئەوە بۆ ئەو کاتێ بەس ناتوانرێت لە دەرەوەیەوەش جێبەجێ بکرێت لەبەرەوەی بڕگەکە واضحە یعنی داهاتی خۆم تەسلیم دەکەم و موچەی خۆم وەرەگرم بۆرم نا ئەوە بڕگەکە ئەوە نییە بڕگەکە ئەوەیە کاتێک کە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە بە تەواوی هاتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان وەکەوەی کە لە ڕابردوودا هەبوو بەنمونە فەرمانبەرێکی وەزارەتی ڕۆشنبیری لە هەولێر موچەی وەردەگرت لێرە 10 ڕۆژ 15 ڕۆژ دوای ئەو هەمان فەرمانبەری هەمان وەزارەت موچەکەی وەردەگرت ئەگەر حاڵەتە چوا دروست بوو ئەو کاتە بەنمونە سلێمانی یان لە هەر شوێنێکی تر بێ دەتوانێت پەنابەرێتە بەر حکومەتی اتحادی داوای موچەکەی بکە ینی ئەوە بۆ ئەو کاتێ بۆ ئەو حاڵەتەیە بۆیە بۆ ئێستا ناتوانین سوودی لێ بینین لەبەرەوەی پشکی هەرێمی کوردستان بە تەواوی نایە ئەمە بۆ ئەوەیە سەبارەت بە مەسەلەی ڕاستەوخۆ هەوڵێک هەیە بەڵام ئەو هەوڵە تا چەند عملیە چکە مەسەلەی فەرمانبەر ماگانە سەرموچەی زیاد دەکا کەم دەکا نقل هەیە وازهێنان هەیە یعنی ئەمە ڕقەمێکی ثابت نییە چۆن ئالیەتی با بڵین پەیوەندی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عراقی وەزارەتی دارایی هەرێم و وەزارەتی دارایی حکومەتی اتحادی بۆ یعنی با بڵین حساباتی مانگانە مەسەلەن لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی بڵین هەموو وەزارەتەکان ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر لیستی موچەدادێت چییە تاک بە تاک چۆنە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئایا یەک بانک دەتوانێت ئیکتیفای ئەوە دەکات موچەی هەموو موچە خۆرانی هەرێم بدات یان مەسەلەن بەنمونە ئەگەر ATM دابنێ ئەو بڵین لە ڕێگای ئەوەوە موچەکانیان ڕابکێشن ئایا ئەمەش هەنگاوێکی عملیە بەو سەریعە بەڕای من زۆر عملی نییە لە ئێستادا مە کاتێک عملیە کە ئێمە لە ساڵانی ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی نا لە مەسلەی بایۆمەتری و با بڵێن پێدانی ژمارەی بێهاوتا و ئەوانە بکرێتە ڕقم حسابی تەکرار ڕقم حسابی بانقەکانی هەرێمی کوردستان تەفعیل بکرێن بە بانقی TBI و هەوڵ بدرێت بانقی ڕەشید و ڕافیدەینیش بهێنرێتەوە هەرێمی کوردستان کەمە کێشەیەکی دوورقۆڵە و دەمێکە ینی باسی زۆر لێکرا و حەلکردنی ئاسانە بەڵام بووە بەهین ینی بووە بە قەزەیە کە پێناچی حەل بکرێ و ئەو بانقانەی تریش کە لە هەرێمی کوردستانن لەگەڵ بەغدا تەنسیقیان بۆ دروست بکرێ و ئاسانکاری بکرێ لەگەڵ بانقی ناوەندی بە تایبەتی ئەو کاتە کە فەرمانبەر ینی وەکو بابڵین دەکرێتش بە تەدەڕوج بێ لەوانەیە ئەو کاتە بۆ ئەو هەنگاوی کە پێشتر باسمان کردەوەی کە حکومەتی عراقی دەیەوێ مەسەلەی موچە لە مەوزوعی نەوت و لە مەوزوعی با بڵین ئینفاقی فعلی و ئەوانە زیاد بکاتەوە هەنگاوێکی ئاسانتر بێ بەڵام بەو دەم و دەستەی بڵین ئێستا بۆ نمونە ئێمە بۆ مانگی داهاتوو هەرچی فەرمانبەرە دەچێت لە TBI و لە بانقی بازرگانی عراقی خۆی TBI یوسف کیرای باسی لەو کردو ئەوان شوێنەی مە و ئیشە ناکەین شێکی ناوخۆیە و ڕووکارمان دەرەکیە بەس ئێستا لە حکوومەت هەرێم لە دەرەوەیەوە هەژماری من هەیە لە کۆی ملیۆنێک و 140,000 موچەخۆر جارێ هەژماری بانکیان هەیە یعنی هەژماری منیش هەنگاوێکە بەڵام خۆلەوە ئاسانتر تەفعیلکردنی ئەوەی بایۆمەتریە خۆ کاتی خۆی باس کرا یعنی ئەو ستافەی کە با بڵێن بە تایبەتی لە نووسنگەی کاقوبات بوون کە خەریک بوون و کاقوبات خۆی سەرپەرشتی دەکرد مەسەلەی بایۆمەتری هەنگاوی دووەمی دروستکردنی ژمارەی بێ هاوتا بوو بۆ هەموو فەرمانبەرێک هەر فەرمانبەرێک ڕقمێکی هەبێت و دوجار تەفعیلکردنی ڕقمی حسابیە یعنی شتێکی زۆر بەسیط و ئاسانە لە شاری سلێمانی چەند بانکمان هەیە هەموو بانقەکان بە تایبەتی ئەوانەی کە حکومەت مامەڵەیان لەگەڵ دەکانی جێگای مەترسینین بانقی هینین ئەوانە لەگەڵ بانقی مرکزی
فەرعی هەولێرە گەر لە سلێمانیش بکرێتەوە باشتریش لە دهۆکیش بکرێتەوە باشتر بۆی ئاسانتر بێ ئیشەکە ڕاستەخۆ لەگەڵ بانقی مرکزی بەغدا هەنگای بۆ بنرێ شتێکی زەحمەت نییە بەڵام بۆ ئێستا و بۆ عقلەتی کە ئێستا بەڕێوە دەبرێ من بە زەحمەتی دەبینم بە زەحمەتی دەبینم بەزۆ دو پرسیارشم پێشبینی دەکرێت بۆ ساڵی داهات و چی کێشەی موچە ڕێکەوتن لە سەرنەوە داهاتی ناوخۆ واللهی دەزانی پێشبینی یعنی چییە پێشبینی دەکەوێتە سەر ئەوەی وەکو باسم کرد ئایا نیەت و ئێرادەیەکی باش هەیە ئێستا دەبینرێ ئەنی ئێستا دەبینرێ کە بنمونە حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتۆتە قەناعەتێک کە بە تایبەتی دەوێت لەسەر موچەی بە هەر شێوەیەک لەگەڵ بەغدا ڕێککەوێت ئەمە یەک لە خاڵەکانە خاڵی دووەم ئەوەیە کە سوودانی و حکوومەتەکەی دەیانێت مەسەلەی موچە چارەسەر بکەن بۆی هەردوو حکوومەت لەوەی حراجە دەربێت بەس خاڵی سێمیش با ئیزافەکەین بۆچی بە داهاتی ناوخۆ ئەو داهاتی بەنەوتیش بە تەنکردەی فرۆشن بۆ موچەی ناتوانن موچەی پێ بدەن جەمە بنمونە ئێستا ئەگەر داهاتی ناوخۆ ئەگەر هەر 320 میلیارەکەش بێ ئێستا دەڵێن 346 میلیارە بە هاوکاری و پەیمانەوە داهاتی ناوتی بێنێ با 320 بێ باشە با 320 بێ 320 خۆ لانی کەم حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەی مانگێکی تری پێ بدە وانە لانی کەم با مانگێکی تر بدە بۆی لەگەڵ ئەوەی 700 میلیارەی کە لە بەغداوە دێ موچە خۆرمانجی نەوە دەشوەر بگرێ لانی کەم ینی کۆتایی بە بایکۆت بێ خەڵک بچتەوە دەوام دەست بکات و یعنی من پێم وایە قوربانی دەوێت قوربانیەکی دەوێت کە دەبێت بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بیدات تا ئێستا نەیداوە قوربانی بەڵێ سپاس دەکەین مامۆستا یادگەر کاتم زۆر کەم بەس سەبارەت بە ئەگەری هەنادەکردنەوەی نەوت وتە ئێستا شایستی کۆمپانیەکان وەکو شایستیدارە 1 میلیارد ئەی باسی قەرزیش دەکرێەوەی نەوت پێشوەختە فرۆشراوێ 3 میلیارد دلار پێشتر ڕۆی ترس بڵاوی کرد بۆشتی وە هەیە بەتاکیدەوە ئەوە جیا لە شایستەی کۆمپانیا بەرهەمهێنەکان ئەوانە کڕیارانی نەوتن ئەوانش پارەیان لای حکوومەتی حکوومەت میلیارد دلار بەوەی کە بڵاو کراوەتەوە لە راپۆرتەکانی دیلۆیتە شتێک کەمترە لە ژێر 3 میلیارەوە 2 میلیار و شتێکە کە تامانی سێ مابوو ئەمە ئەو نەوتەیە کە پێشتر با بڵێن پارەکەیان وەرگرتووە و هێشتا وەریان نەگرتووە هێشتا وەریان نەگرتەوە پرسیارەکە ئەوەیە تۆ باسی نەوتەکە مەکە کە بە پێشەکەیان وەرگرتووە ئەم کۆمپانیایانە کە نەوتیان بەرهەمیانراوە نەوتەکەیان فرۆشراوە لە راپۆرتەکانی دیلۆیتە هەمووی حیسەی دیاری کراوە ئەمە یەو کۆمپانیانەیە ئەو کۆمپانیانەش ئەڵێن ئێمە 1 فلسمان وەرنەگرتووە لە ماوەی 6 مانگە ئێم پارە معاشی شەزانینەوە وەزعی معاش بووە ئیسەر کە جەناب 2 میلیار و ئەوە لە مانگیەکەما هاتووە داهات بووە ئەمە داهاتی هەموو فرۆشی نەوت بووە کە یەن ئەڵێن 1 میلیار و شتێکە بەڵام 1 میلیار و شتێکە خۆشتا میلیارەکەی کۆمپانیا نەوتەکانیشی لێ نەیراوە کەواتە ئەبوایە بەلایەنی کەمەوە مادام تۆ شایستی کۆمپانیا نەوتەکانە نایەوە نەوتەکەت هەمووی فرۆشتووە ئەوەی کە ئەیکا بە ماڵ بەسەرتەوە حکوومەتی فیدراڵی پارەی پێشوەختەشی بە بەردەوامی لە هەموو مایەک و بوومایەکترە گۆڕێ ئەمانەش دەوەرگرتووە داهاتی ناو خۆشت هەبووە معاشی شت نایەوە ئەم باسی سێ مانگی یەکەمەکەین باسی لەمە دواکەین عێراقی شێت حسابت بووەکە وەکو چۆن من و تۆ حسابەکەین ئەڵێنەوە نەیفرۆشتووە سۆمۆ لە جەیهانە بۆچی من ئەزانم لە جەیهان چەندێک بارەکرێەوە بۆ کوێ ئەچێ کڕیارەکەی کوێەوە بە چ پاڵاوگەیەکە چێت و بۆ چ وڵاتەکە چێ سۆمۆش وەکو منەی زانێەوە ئەو سیعرە شێزانێەوە ئەو سیعرەی کە سۆمۆ فرۆشتوێتی لەو کاتەوە کە بەرەم وەستاوە ئەبێ بە ماڵ بەسەر ئێمەوە باشە ئەو نەوتەشی کە لە ناوخوا ئەگەر بە شێوەیەکی تریش فرۆشرابێ ئینتاج کرابێت چونکە کۆمپانیەکان دوو ڕۆژی ترەڵێن ئێمە ئەو نەمان ئینتاج کردووە ئەو نە شایستەمانە کەواتە ئەوەکەی تری چی لێ هاتۆ دیسان بە سعری و سۆمۆ ئەبێ بە ماڵ بەسەرتەوە باشە بەس ئەگەر بەسی دۆلاری فرۆشت بەکوتی کاتم ناوسپاسە پێشبینی دەکرێت لە ماوەی دەست پێکۆی خۆ ئێستش ئاستەنگی زۆر هەیە تا ئێستا تاکو ئاستەنگی کۆمپانیان نەوتیەکان چارەسەر نەکرێ ئەگەر تورکیاش ڕازی بێت و عێراقیش ڕازی بێت و هەرێمی کوردستانی ڕازی بێت کۆمپانیا نەوتەکان ئەڵێن یەک قەترە نەوت ناکەینە بۆری هەناردەوە یعنی ئەبێت تۆ چارەسەرکەی باشیان گەیاندووە کە ئێمە بەشداری پێ نەکراوین لە کۆمپانیەکان ئێمە بینیمان حکوومەت وتیان کۆمپانیەکان لە ئاخر ڕۆژە بەشدار بوون ئەو کۆمپانیانە کێ بوون نازانین بەس 6 کۆمپانیای گەورە کە نیوەی نەوتی هەرێمی کوردستانە ئەڵێن ئێمە بانگێشت نەکراوین بۆ دانیشتنانە و بۆ ئەو توێژانە لەبەرەوە ئێمە کێشەی گەورەمان هەبووە پێشتر لەگەڵ دادگای نێوبژیوانی لەندەنا زەرەری زۆرمان کردووە داناغازمان هەیە بە نمونە و ئیستش لە مانگی دووە کێشەیەکی گەورەترمان هەیە لەگەڵ گەنەڵ ئەنەرژیا کە لە مانگی دوو هەفتە دانراوە بۆ دادبینیکردنی گەنەڵ ئەنەرژی دژی حکوومەت هەرێمی کوردستان ئەویش داوای ملیارەها دۆلارمان لێیەکە دیاریان نەکردو بەس داوای قەرەبوویەکی زۆرەکە چونکە دوو گرێبەستیان هەڵوەشانەوە لایەن حکوومەتەوە ناڵێم ئەیباتەوە یای دۆڕێنە بەڵام
ئەمانە لە خزمەتی مەسلەی سەکتەری نەوتانین سوپاس بۆ بەڕێزان یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین هەروە شیروان میزا پەرلەمانتاری پێشوای عێراق سوپاسیان بۆ دەمتان سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان